لە ساڵی 2010ەوە یەکەم بەردی بناغەی بینای سەندیکای پارێزەرانی کوردستان دانراوە. چەند ڕۆژێکیش پێشێستا بۆ جاری دووەم بەردی بناغەکەی دانرایەوە. سەرڕای دووجار تا ئێستا هیچ هەنگاوێک نەنراوە بۆ تەواوکردنی بیناکە. لە ئێستادا شوێنەکە کراوە بە گەراج و شوێنی ڕاگررتنی ئۆتۆمبیل. پارێزەرێکیش دەڵێت مانەوەی سەندیکاکە لە باڵەخانەی کرێدا بە هەدەردانی داهاتی سەندیکاکەیە. ئاماژە بەوەش دەکات زیاتر لە 6 میلیارد دیناری سندوقی خانەنشینی پارێزەران و سەندیکای پارێزەران لەلایەن حکوومەتی هەرێم و بە بیان و قەیرانی دارایی بۆ موچە بەکارهێنراوە. لە بەرژەوەندی نە سەندیکای نە پارێزەرانە ئەوە ساڵانە تقریبان پارێکی زۆر بە هەدەر دەدرێت، تقریبان 7,000 دلار و 8,000 دلار تەنها لە ئیجار سەرف دەکرێتن. ینی ئەو پارەیە بە بەلاش دەڕات. ئێمە ینی نازانین ئایا سەندیکا بە شێوەیە گرێبەستی کردووە، ئایا گرێبەستی لەگەڵ کۆمپانیایە کردووە کە سەرپەرشتی ینی دروستکردنی ئەو پرۆژەیە بکاتنیان بۆ خۆی سەرپەرشتی ئەکات، ئەوە لە ئێمە ڕوونیە. جێگری نەقیبی سەندیکای پارێزەرانیش لەبارەی گرێبەست و دروستکردنی باڵەخانە تایبەتەکەیان دەڵێت تەنها یەک گرێبەست بۆ دیزاینی باڵەخانەکە کراوە و بۆ باڵەخانەکەش خۆمان دروستی دەکەین. پارەی سەندیکا لە دوو شوێن هەمانە لێ هەمانە لە باقێکی ئەهلیشە. سەندیکا چەند ساڵە لە 2014ەوە پارەی خۆی هەیە، پارەکەش هەمووی بە ئەمانەت هەڵگیراوە، هیچ مشکلەیەکی نییە کە خەرچیشی بکەین ئەو باڵەخانەی لەو پارەی سەرفی دەکەین و لەوانەیە ئەوی تریش بۆ هەندێک کاروباری حکوومەت بەڵێ لەویش لەوانەیە سەرفی. نەقیبی سەندیکا ئەو قسەی نەکردو بە هیچ شێوەیەک، تەنها یەک گرێبەستەیە، گرێبەستی دیزاینە. چەند کۆمپانیاک دێت تەقدیم دەکاتن بۆچێ دەرچوو تەندەرەکە بە جۆرێ تەندەرات بووە، کۆمپانیاک تەندەرەکەی بۆ دەرچووە، بەس یەک گرێبەستمان هەیە لەگەڵ کۆمپانیای دیزاینەری نەخشەی باڵەخانە. بینای سەندیکاکە تا ئێستا دووجار بەردی بناغەی دروستکردنی دانراوە لە ساڵی 2010 و لە ساڵی 2022دا. لەبەر ئەوەی سەندیکاکە لە باڵەخانەی کرێدان ساڵانە بڕەپارەیەک لە نێوانی 7 بۆ 8,000 دلار بە هەدەر دەچێت. دوای ئەوەی لە هەفتەی ڕابردوو بەردی بناغەی دروستکردنی باڵەخانەی سەندیکای پارێزەران بۆ جاری دووەم دانرا، بەڵام دوای هەفتەیەک هیچ ئاسارێکی دروستکردنی باڵەخانەی پێوە دیار نییە و لە ئێستادا بۆتە گەراجێکی ئۆتۆمبیل. ئەمەش لە کاتێکدایە سەندیکای پارێزەران بڕەپارەیەکی تەرخان کردووە تاوەکو خۆی سەرپەرشتی دروستکردنی باڵەخانەکەی بکات، بەڵام تاوەکو ئێستا هیچ یەک لە ئاساوارەکانی دروستکردنی باڵەخانەی پێوە دیار نییە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.